بەڵێ ماوەی دوو ڕۆژە لە شاری هەولێر کۆنفراسی هاوبەشی زانکۆی سەلاحەدین بەشی کشتتوکاڵ لەگەڵ زانکۆی ئەنبار بەڕێوە دەچێت ئەمڕۆ ڕۆژی دووەمە لێرە کۆنفرانسەکە بەڕێوە دەچێت دیارە بۆ مامۆستایانی ئەم بەشانە تایبەت کراوە لە پێناو ئەوەی کەوا دۆزینەوەی خۆراک لە ڕێگای تەکنەلۆژیای نوێوە. من بۆ زانیاری زیاتر میوانێکم لا دەبێت بەڕێز پرۆفسۆر یاردەدەر دکتۆر کاوە عەبدولکەریم جەنابەت ئەگەر بفەرمووی تێرانە دکتۆر سپاس بۆ دەرفەتەت ئامانج لەو کۆنفرانسە هاوبەشە چییە لەگەڵ زانکۆی ئەنبار بەشی کشتتوکاڵ ئەگەر زانیاری زیاتر سوپاسان دەکەم پێشەشی نەورۆستان پیرۆز. بڵین ئەم کۆنفرانسە کۆنفرانسێکی نێودەوڵەتی هاوبەشە نێوان کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکانی زانکۆی سەلاحەدین و کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی ئەنبار. تیایدا دە وڵات بەشداری کردووە زیاتر لە 136 توێژینەوەی زانستی دەربارەی تەکنەلۆژیای نو یا مۆدێرن لە زانستە کشتتوکاڵەکان و زۆرتەوە لە خۆی دەگرێتە بەر. تیایدا باسی ئەوە دەکرێت کە چۆن داهات چاتر بکرێ و هەروەها ئەو گرفتانەی کە کەش و هەوا دروستی دەکا یاخود بە بیابان بوون چۆن چارەسەری تێدا دەکرێت. ئامانج لەو کۆنفرانسە زیاتر مامۆستایان ئاشناکردنە یان تەکنەلۆژیای نوێ چ شتێک لێرە ئەگۆڕێت بۆ بەشەی ئەندازیاری کشتتوکاڵەکان لە زانکۆی سەلاحەدین؟ بڵێ ئەمە ساڵی 2019 کۆنفرانسی یەکەممان بەست، کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی یەکەم. پاشی ئەوەی هەر کۆنفرانسەکە یەکسەر زانکۆی ئەنبار خۆیان هاتن وتیان دەمانەوێت کۆنفرانسێکی نێودەوڵەتی هاوبەش ببەستین. تیایدا باسی ئەوە بکەین کە چۆن گرفتەکان چارەسەر بکرێ و تیایدا پشت بەستن بە تەکنەلۆژیای نوێ و مۆدێرن بە چی کاریگەری دەبی لەسەر کشتتوکاڵ. ئەو لەلایەک لەلایەکترەوە تەوەن کۆنفرانسی زانستی کە دوو ئامانجی دەبی. یەکیان ئامانجیان ئەوەیە بە نێودەوڵەتیکردنی توێژەرەکان کە مامۆستایەکانی زانکۆ دەگەینی. دووەمیان لێک تێگەیشتن. ئەمە هەمومان دەزانی کە زانست سنووری نییە. ئەو باحسەیە ئەو توێژەرەی کە گرفتێک لێرە چارەسەر دەکات لەوانەیە هەمان گرفت لە وڵاتەکانی ترا هەبێ. کەواتە کە زانست بێ سنوورە ئیشکردن لە بۆ پەیداکردنی خۆراک یا توێژینۆ لە بۆ زیادکردنی خۆراک و ئاسایشی خۆراک ئەو شتانە هەمووی بێسنوورە کەواتە نێودەوڵەتیە بۆیە ئیشکالەکانمان وایە گرفتەکانمان وایە لەوانەیە وەکو یەکبی لەوانەیە ئەو گرفتەی ئێمە هەمانە لێرە لەوانەیە لە پاکستان هەبی لە ئیندیا هەبی هەمومان بەیەکەوە گرفتەکان چارەسەر دەکەین و لە بۆ ئەوەی با بڵین داهاتێکی چاک بەرهەمێکی چاک بۆ ئادەمیزاد پیاکەین لەسەر ڕووی زەوی. سپاس دەکەین دکتۆر جان. بەڵێ ئەمە کۆنفرانسی نێودەوڵەتیە لە نێوان زانکۆی سەلاحەدین بەشی کۆلێژی ئەندازیاری کشتتوکاڵی واروها زانکۆی ئەنبار کە لە سەراسی نێودەوڵەتیەوە ڕێکخرابوو. بەڵێ